بەڵێ سلااوان لێبێت دەم کاتتان باش بێت سلااو لە بینەرانی ئازیزمان بێت لە هەرجێکێکەوە بینەرمانن جوانترین سلااوان لێبێت و بەیانیتان باش بێت بە هیوام هەموو لایەکتان زۆر باش بن وەک ئەوەی لە لای هەمووان ئاشکرایە ئەمڕۆ یەکی ئایار ڕۆژی کرێکارانی دڵسۆز و زەحمەتکێش یاخوا ماندوو نەبن لەشی هەموو لایەکیان ساغ بێت بێگومان ئەم ڕۆژە مێژوویکی دوور و درێژی هەیە کە لە ساڵی 1986 ئەم ڕۆژە دەستنیشان کراوە بۆ ئەوەی کە تەواوی مافەکانی کرێکاران بەدەست بێت لە تەواوی گیان و هەرێمی کوردستانە ئەوەی کە بەدیەکرێت کە ڕەنگە لە سەردەمانی ڕابردوو چینی کرێکاران بۆ ماوەی 14 کاتژمێر کاریان کردبێت بەبێ ئەوەی کە پشوویەکیان هەبێت یاخود مافەکانیان دەستەبەر بوو بێت بۆیە لە دوای هەوڵ و قوربانیدانێکی زۆر لە دوای خۆپیشاندان و خەباتگێڕێکی زۆر هەوڵدرا تەواوی ماف و ئەرکەکانی کرێکاران چیدی لە یاد نەکرێت و زیاتر کاری لێ بکرێت کاری لەسەر بکرێت لە تەواوی گیان و هەرێمی کوردستانە لە ئێستاە کە ماوەی کارکردنی کرێکاران ئەگەر هەشت کاتژمێریش بێت هەوڵ ئەدرێت لە پاڵ ئەوەیە مافەکانیان بۆ دەستەبەر بکرێت بۆیە لێرە و لەوێ لە تەواوی گیان کار لەسەرم بابەتە کراوە لە هەرێمی کوردستانیش بابزانین چینی کرێکاران تا چەندە گوێ لە داواکاری و مافەکانیان ئەکرێت بەجێ خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام دوو میوانی خۆشەویست لەگەڵمانە بێ یەکەم میوانم زۆر بەڕێز کاک چالاک ڕەوفم لەگەڵا بێت کا بەڕێزیان سەرۆکی یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان لقی سلێمانی لێرە شەو پیرۆزباییکی گەرم لە تەواوی کرێکارانی گیان و کوردستانەکەین کاک چالاک سپاس بۆ ئامادەبوونت ئەم کاتت باش بێت سپاس بۆ تۆ هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین پێش دەستپێکی ڕاستەوخۆکە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەبوو پێمان بڵێ ماف و داواکاریەکانی کرێکاران تا چەندە مافەکانیان بە شێوازێکی باش بۆ دەستەبەر کراوە ئامارەکان چیمان پێڵێن لە ئێستا سڵاومانێرم بۆ کرێکارانی تەواوی جیهان پیرۆزبایی لە کرێکارانی هەرێمی کوردستان بە تایبەتیەکەم سەری ڕێز بۆ قوربانیانی هێزی کار دانوێنم بەڕاستی لە هەرێمی کوردستان ئێمە یاسامان هەیە هەموو دەوڵەت و دنیا و هەموو ئەم سیستەمەی کە ڕوابەڕێەوە بە یاسا و قانونە ڕوابەڕێەوە ئێمەش لە هەرێمی کوردستان دوو یاسامانەیە یاسای کار و یاسای دەستەبەری کۆمەڵایەتی بەڵام بەداخەوە لایەنی جێبەجێکار و لایەنی چاودێریکاری ئەم یاسایانە لە هەرێمی کوردستان پرۆسەی چاودێریکردن پرۆسی ئیجراتکردن لەم بوارەیە زۆر سزدا ڕوابەڕێەوە بۆی ئەمە وای کردووە گرفت بۆ کرێکاران دروستکە مەشاکیلیان بۆ دروستکە کرێکاران مافەکانیان پێشێر بکرێ کرێکاران مەرجی سەلامەتیان نەبێت تووشی ڕوودا ببن ئێمە لە سندیکای کرێکاران ساڵانە ڕۆژانە مانگانە یاداش ئەدەین بۆ جێبەجێکردنی ئەم یاسایانە بۆ بەدواداچوونی ئەم یاسایانە کە لیژنی هاوبەشمان هەیە لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی لیژنی هاوبەشمان هەیە لە قایمقامەتی سلەیمانی بۆ بەڕێوەبردننی ئەم کارانە ئێمە ئومێد دەکەین حکومەت ئەم بێتە سەرخەت بەجددی داینی لەگەڵمان بێت لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بێ بتوانین ژیانی کرێکاران گوزەرانی کرێکاران باش بکەین زۆر باشە کەواتە ئەگەر هاتوو یاساکان جێبەجێ کرا ئێوەش وەکو یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان لقی سلێمانی هەوڵی زۆر ئەیەن بۆ ئەوەی مافەکانی کرێکاران چیتر فەرامۆژ نەکرێت چیتر هەیە لەم نێوەندەیە کە قسە لەسەر چینی کرێکاران بکرێت کە ئەمڕۆ ڕۆژی خۆیانە بەداخەوە ئەمڕۆ دوای ئەوەی کە هەموو ساڵێک حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بڕیار بە پشووی ڕێکی ئارەدا بەڵام کەرتی تایبەت بەم پشووە پابەن نابێ زەخت لە کرێکارانەکە کرێکاران نەباتەوە سەر کارەکەی بە مەرجێک لە یاسای هاتووە کە ئەبێ ئەمڕۆ هەموو کرێکاران لە کەرتی گشتی لە کەرتی تایبەت لە کەرتی تێکەڵاو وەکو ئەو فەرمانبەرانی لە حکوومەتن وەکو جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئەمڕۆ ڕوتڵێ و ئەو لە ماڵەوەی خۆی وستافەکەی بەڵام کرێکاران خەریکی پاکەرەوەن خەریکی ئیشکردنن خەریکی بژێوی ژیانن ئەمە ئەم کارە کە بەڕاستی ئەم ساڵی پار و ئەم ساڵیش جەنابی پارێزگاری سلەیمانی و ئەم ساڵ جەنابی جێگری پارێزگاری سلەیمانی بەیاننامەی لەسەر ئەم بابەتە دەرکردووە کە لە دوای ئەمڕۆوە بەڕاستی ئێمە و لیژنەکان ئیجراعاتی توند ئەەکەین لەگەڵ ئەو خاوەنکارانەی بە زۆر کاری بە کرێکاران کردووە لە یاساکەی هاتووە هەر کرێکارێک بە ئارەزومەندانی ئەمڕۆ ویستی ئیش بکات تەعەن بۆ دڵنیایی جەناب و بینەران ئەوەیە کە بەشێکی زۆر لە کەرتەکان
کەتی تایبەت ئیشەکان نابێ بۆستێ ئەو کرێکارانە بە ئارەزومەندانە ئاچین ئیشەکەن بەڵام یاسا تەسبیتی کردووە کە ئابێ موچەی 2 ڕۆژی بۆ حساب بکە بە نمونە ئەو کرێکارانی خەریکی پاکەرەوەن لە خستخانەکان ئەو کرێکارانی خەریکی ژینکە پارێزن بە نمونە ئەو کارگەزە بەلەحانەی کە کارەکانیان بەردەوامە ئەمانە یاسا ڕێگا و جێگای بۆ ئەمانش دۆزیوێتەوە کاک چالاک هەر پێیوەستی ئەەکەمەوە بە پرسیارێکی دیکە بە تایبەت کردی تایبەت لە ئێستاە واژووی یاخود گرێبەستی واژووکردن هەبێت لە نێوان با بڵێن خاوەنکار و چینی کرێکارە ئەمە تا چەند لەم ساڵە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی کرێکارانیش با بڵێن بە مافەکانی خۆیان کە نک گرێبەستی واژۆکردن نەبێت و خاوەنکارەکە لە سوودی خۆی بێت. ئەوە نییە ئەم سا بچێتە بواری جێبەجێکردن یا ساڵێ بڵین باشتر یا ساڵێ بڵین خراپتر ئەوە لە یاسایە تەسبیت کراوە ئەبێ خاوەنکار گرێبەستی کار لەگەڵ کرێکار بکات جا ئەگەر یەک کرێکار بێ یا چەند هەزار کرێکاری چی لەلا بێ کاتێک گرێبەستی کاری نووسی طبعا جەناب دەزانی گرێبەستی کار دوولایەنەیە مافی خاوەنکاریش ئەپارێزێ مافی کرێکارەکەش ئەپارێزێ بۆیە ئەو کاتە هەردوو لا سەلامە دەبن بەڵام من لێرەوە ڕایەگەێنم و بەرپرسیشم ئەم قسەی کایکەم لە 90 خاوەنکارەکان لە هەریمی کوردستان بە گرێبەستی کارەوە پابەندین لەگەڵ کرێکارەکان بە هۆکاری ئەوەی کاتێک پرۆژەیەک لە ڕێی وەبەرهێنانەوە یا لە ڕێی شارەوانەکانەوە یا لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە ئەدرێ بە کاتی تایبەت یعنی بە ڕوونی و بە وازحی و لە برگەیەکە لە بابەتێکە باسی تەسبیتکردنی یاسای کار و یاسای دەستەبەر ناکەن لەم گرێبەستەیە بۆ ئەوەی کە بڵێ خاوەنکار بیکا بە ئەرک بەسەریەوە بیکا بە مەرجێک بەسەریەوە کە ئەبێ کاتێک کارەکات گرێبەست لەگەڵ کرێکار بکە جا هەر بۆ دڵنیایی و بۆ زانیاری ئێمە لە ماوەی کارکردنی خۆمانەوە بە تایبەتی ساڵی ڕابردوو درکمان بە بابەتێکی زۆ گرنگ کردووە کۆمپانیا زەبەلەحەکان و مامناوەندەکان فێر بوون بەوەی کە ئەگەر لە گرێبەستەکانە لە مۆڵەتەکانە کە حکومت ئەیدابان باسی ئەم بابەتەش بکە ئەوانە چن لەگەڵ کۆمپانیای لاوەچی گرێبەستەکەن بۆ هاوردەکردنی کرێکار ئیشان پێ بکەن بە نمونە باڵەخانەیەکە چێ بە ئاسمانە ئەو کەسی قاڵبە بەستێ ئەو جەماعەتی قاڵبە بەستن مەجبعەکەنەوانی کە مەجبعەکەن من بەگرێ بەستی لاوەکی هیشان لەگەڵەکەن کە بەڕاستی مافەکانیان پێشێرەکەەکە خۆشبێ کاک چالاکیان لەبەر کەمی کاتە ماتوانی پرسیاری دیکە بکەین سوپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی زۆر سوپاس بۆ زۆر بەڕێز کاک چالاک ڕەئوف بەڕێزیان سەرۆکی یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان لقی سلێمانی بە پیوتەکانی بەڕێزیان ئەگەر هاتوو تەواوی یاساکان جێبەجێ بکرێت سندیکا یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستانیش لقی سلێمانی لەم نێوەندەیە تەواوی ماف و داواکاریەکان چینی کرێکاران هیچ کات فرامۆش ناکەن و هەموو کات بەدەنگیانەوە دێن بۆ ئەوەی بتوانن ئەوانیش بە مافەکانی خۆیان بکەن بە تەواوی کاتی کارکردنیان بکەن کە ئەم ڕۆژی خۆیانە بەرز و پیرۆز بێت ئەم ڕۆژە هەمیشە لە ساف و تەندروست بن ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکاران.